باوەیەکی زیندی لە بەغدا بمەڕات بە. کاک شاخەوان ئەم کاتت باش لە ئەمڕۆدا هێزەکانی پێشمەرگای هێرشیان بۆ چەند گوندێک کردەوە، چەند گوندێکیشیان کۆنتڕۆل کردووە. گرنگی و ئستراتیژێتی ئەم گوندانە بۆ هەرێمی کوردستان و بە تایبەتیش کەرکووک چییە؟ وەڵێ زۆر سوپاس. سەرەتا پیرۆزبایی لە خەڵکی کوردستان و خەڵکی کەرکووکی قارەبانەکەین بۆ سەرکەوتن گەورانەی کە ئەمڕۆ هێزەکانی پێشمەرگە تۆماریان کرد و سەرخۆشی خۆشم بۆ خانەوادەی ئەو ئەفسەرە قارەمانانەی کە ئەمڕۆ گیانی خۆیان کردە بەخت لەگەڵ ئەو پێشمەرگانەی کە لە هێرشەکانی ئەمڕۆی کەرکووکە بوونە قوربانی. دیارە ئەو ناوچانەی کە ئەمڕۆ گیراون پێشتر لە پێش جەژنی ڕەمەزان بڕیاری لەسەر درابوو لە دوای سەردانی سەرۆکی هەرێم و دانیشتن لەگەڵ فەرماندەکان بە گرنگیان زانی کە ئەو گوندانە پاک بکرێنەوە بۆی بە تەواوی کەرکووک پارێزراو بێ لە تیرۆریستان. و ئەمڕۆ دوای ئەوەی کە لە دوو هەفتەی ڕابردووە ناوچەکانی داقوق پاکرانەوە، ئەمڕۆ لە سنووری گوبەی بۆ ئەو مەحوەرەش ئەو گوندانە پاکرانەوە کە دەستکەوتێکی گەورەیە بۆ خەڵکی کەرکووک. ئێمە من پێش هاتن بۆم ستۆدیۆیە لە لیژنەی ئاسایش و بەرگری ئەو دەستکەوتە قارەمانانەی پێشمەرگەمان ڕاگەیاند بە تەواوی فراکسیۆنەکان و ئەوەشمان باس کرد کە پێشمەرگە لەوێ قوربانی ئەدرێ ناکرێت لەلایەن بەغداوە سوکایەتی بە پێشمەرگە یاخود بابەتی امتیازاتی پێشمەرگە دوا بخرێ. سوکایەتی بە پێشمەرگە کراوە لەوێ؟ سوکایەتی بە خەڵکی کەرکووک کراوە کاتێک کە خەڵکێکی بەعسی لە دەرەوەی پارێزگای کەرکووک لە مووسڵەوە دەهێنرێ، جگە لەوەی لە کەرکووک جێگای دەکرێتەوە پۆستێکی باڵای پێ دەدرێت لە کەرکووک و خەڵکی کەرکووک لەو هەموو ئەفسەرە قارەمانە بێوەش دەکرێن لەو مەنسەبە ئەمنیەی کە لە ماوەی هەفتەی ڕابردوو لە کەرکووک دەستبیت بووە. کەسێکی خەڵکی مووسڵ کە بەعسیە هێنراوە لە کەرکووک پۆستێکی باڵای ئەمنی پێدراوە لە دائیرەی نفوس و لە کاتێکا کەرکووک کۆمەڵی ئەفسەری قارەمانی هەیە کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو شەڕی داعشیان کردو، پارێزگاریان لە خەڵکی کەرکووک کردووە. بەڵێ تۆ بڕیاردەری لیژنەی ئاسایش و بەرگریت لە پەرلەمانی عێراقدا. ئەنی پەرلەمانی عێراق بەردەوام ڕەخنە دەکرێت بۆی کە نەیتوانیوە هاوکاری هێزی پێشمەرگە بکە لە کاتێکە کە پێشمەرگە بەردەوام شەڕەکە لە دژی داعش و قوربانی ئەدات. هۆکاری هاوکاری نەکردنی حکوومەتی عێراق بۆ هێزی پێشمەرگەکە چەک و تەقەمەنی بدا بە پێشمەرگە چییە؟ طبعا ئەمە پێشتر لە ڕێگای میدیاکەی جەنابتان و لە NRT و لە زۆر میدیاتر باسمان لەوە کردووە. پەرلەمان نوێنەرانی کورد لە بەغدا توانیویان دەستکەوت بۆ پێشمەرگە بچەسپێنن. مادە 10 فەقەرەبا لە قانونی موازنە باشترین بەڵگەیە کە ئێمە بۆ یەکەم جارە پەرلەمانی عێراق لە خولی سێم توانیەتی موازنەیەک لە دەرەوەی 17 بۆ پێشمەرگە تەثبیت بکە. بەڵام ئەوە حکوومەتە دەسەڵاتی تەنفیزیە کە ڕێگرە لە بەردەم گەیاندنی هاوکارەکانی پێشمەرگە کە تەخسیساتی مالێشەیە بەڕاستی تەخسیساتی بۆ دیاریکراوە بۆی دەستنیشان کراوە، بەڵام تا ئێستا حکوومەت نەیناردووە و ئێمە وەکو نوێنەرانی کورد هەر سێ فراکسیۆن کە ئەنداممان هەیە لە لیژنەی ئاسایش و بەرگری پارتی و گۆڕان و یەکێتی چوین سەردانی وەزیری بەرگریمان کرد و لێ باسمان لەگەڵی کردوتی من سەرۆک وەزیران هەر کاتی ئازم بۆ بدا هەرچی بۆ پێشمەرگە بکرێ دەیکەم. ئەو وتی من مەبدەیە لەگەڵەوەم دامی پێشمەرگە بکرێ، بەڵام دەسەڵاتی تەنفیزی بە هیچ شێوەیە هاوکاری پێشمەرگە ناکە. بۆچی نایکە؟ هۆکارەکەی چییە کە نایکە؟ طبعا ئەو باس دەوە دەکا کە سیولەی نەقدیان نیە و ئەو مبەرێکی ناقانونیە لە بەرەوەی من دیکۆمنتم پێیاندا، جگە لەوەی کە لە ماوەی ڕابردووە 600 ملیار و 650 ملیار و 600 میلیۆن دیناری عراقی بۆ حەجی شعبی سرف کراوە لە موازنەی ئیتیحادی فلسێک بۆ پێشمەرگە سرف نەکراوە. لە ماوەی 2 مانگی ڕابردووە نزیکەی 6 میلیۆن دلار سرف کراوە بۆ کڕینی سیارە بۆ حەجی شعبی بۆ ئەوان سیولەی نەقدی هەیە بۆ پێشمەرگە نییە. تەنها ئەوەیە کە حکوومەتی عێراق پێشمەرگە بە بەشێک لە منزومەی دیفاعی عێراقی نازانێ و ئێمە لە ماوەی 2 ڕۆژی ڕابردووە ئیستیزافەی وەزیرمان هەیە و لە پێش چاوی هەموو خەڵکی کوردستان دەبین ئەم پرسیارانەی ئێمە لە ناو پەرلەمان لە وەزیری دیفاع دەکرێت و استیجوابەکەشی ئێمە نەک وەزیری بەرگری. ئەمڕۆ من لە لیژنەی ئاسایش و بەرگری بڕیاری ئەوم لە هەڤاڵانم وەرگرت کە استیجوابی وەزیری داخلیش بکەین لەسەر ئەوەی کۆمەڵێک لە
لە بەرپرسەکانی ئێمەی لە ناوچەی کەرکووک و دیالە دوور خستۆتەوە خەڵکی تریەناوە بۆ شوێنیان. باس ئەندایەکێکتر لە ئەندام پەرلەمانەکان کە لە گەشتەکانی دیکە هەواڵ لەگەڵمە بەدۆ باسی لە سکاڵا کرد ئەگەر بێتەوە هاوکاری هێزی پێشمەرگە نەکرێ ئەوان سکاڵا لە دادگەنێ دەوڵەتی تۆمارەکەن لە دژی حکوومەت عێراق لە دژی وەزارەتی بەرگری. جا لە مۆزوعی سکاڵا ئێمە بابەتێکی تری قانونیمان لە بەردەسا کە بە پێی پەیڕێوی ناوخۆ دەتوانین ئیمزا کۆ بکەینەوە بۆ ئەوەی کە داوای سەحبی سقە بکەین لە هەر وەزیرێک. ئێمە بۆ خۆمان 6 دەنگمان هەیە بڕواناکە هیچ ئەندام پەرلەمانێکی فراکسیۆنە کوردستانەکانی جورئەتی ئەوە بکە کە تەوقیع کۆ نەکاتەوە لە دژی ئیقالەکردنی هەر کەسێک کە بابەتەکە بابەتی دەعمکردنی هێزەکانی پێشمەرگە بێ. هەر بۆ معلوماتی جەنابتان دوێنێ بڕیارێک درا تەسویت لەسەر ئەوە درا کە لیژنەیەکی پەرلەمانی پێک بهێنرێ بۆ ئەوەی کە دامی حەشی شعبی بکە. ئێمە بەپەلە هەر لە ناو پەرلەمان شتێکمان نووسیەوە ئیمزامان کۆ کردەوە دامان بە سەرۆک لە کۆتایی جەلسەکە ئەو تەسویتەمان هەڵوەشاندەوە. تەسویتەکە بوو ئەوەی کە دامی پێشمەرگە و حەشی شعبی دەستگا ئەمنیەکانی تر بکرێن نەک ئەوەی کە ئەو پارەیەمە کۆی دەکەن تەنها بۆ حەشی شعبی بڕە ئەمە دیسان دەستکەوتێکی تر بوو کە دوێنێمە تەسویتمان لەسەردا. بەڵام من پێم وایە خلافەکە لەوەیە حکوومەتی عێراقی تا ئێستا وەک باسم کرد مۆزوعی پێشمەرگەوەکو بەشێک لە منزومەی دیفاعی عێراقی نازانێ. ئەگەر ئێمە تا ئێستا چاوپۆشیەکمان لە وەزیری بەرگری کرد بێ لە ئێستا بەدەوە داوای قالەی دەکەین چکە یا دەبێ بڵێ من کابرایەکی زەعیفم هیچم بەدەست نییە یا ئەمە مبرر نییە کە ئەو بڵێ من لەگەڵ هەموو ئەو کارێکی پێشمەرگەم بەڵام حەیدەر عەبادی نایەڵێ. ئێمە فشار لەسەر وەزارەت دروستەکەین تا ئەو کاتەی وەزارەت بەڵگەی حەقیقیمان پێدا هۆکاری نێناردنی موازنە بۆ پێشمەرگە چییە. ڕۆلی هاوپەیمانان چۆن دەبینێنێ هاوپەیمانان تا چەند هاوکاری هێزی پێشمەرگەکەن بە بەراورد بە هاوکاریکردنی سوپای عێراقیان حەشدی شعبی لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە. طبعا ئەمڕۆ هەر لە کۆبوونەوەکە مناقەشەی ئەوە کرا کە ئەو دەعمەی ئەمریکا و وڵاتان بۆ پێشمەرگە هەیە بۆ ناوچەکانی تر نییە. ئێمە وەڵامان بۆ ئەوەیە جارێجگەلەوەی کە دەستخۆشییان لەکەین بەڕاستی ڕۆڵێکی گەورەیان بینیوە لە هەموو هێرشەکانە دەورێکی باڵایان بینیوە لە هێرشکردنە سەر داعش. بەڵام ئەوەی فەرقی ئەوە هەیە بۆچی دەعمەکان بۆ هەرێم باشترە بەوان ناکرێ لەوێ هەمان دەعم ئەکرێت لە ناوچەی ڕوومادی بەڵام ئیسعدادی قوواتی عێراقی ئەوە نییە کە بتوانێت هێرشەکان بێت. تۆ ئەگەر هێزە ئاسمانەکان هەرچەند هاوکارت بن هێزێکی زەمینیت نەبێ بتوانێت تەختی جەبهەکان بکەوە بتوانێت ناوچانەی کە بردومان دەکرێت بیگرێتەوە کێشەکە لەوەیە و ئەمان لە کاتێکا کە ئەمریکا و فەڕەنسا دامیان ئەکەن ئەوان دێن ڕخنیان لێگرن ئەڵێن دامی داعشەکەن کە ناکرێت لە یەک کاتە هێزێک هاوکاری تۆ بکات تۆ بڕۆی دەستخۆشی لێ نەکەی. بابەتەکە زیاتر بابەتێکی سیاسیە و تائیفیان معاملە لەگەڵ شەڕی تیرۆراکردنەک ئەوەی کە شەڕێکە بەڕۆکی هەموو عێراقیەکانی گردوێتەوە. ئێستا بووەتە مای دەستخۆشی و بووەتە مای شتێکی گەورە کە رووسیا هاتوۆتە ناو تەحالفێکی چوارلایەنەی رووسیا سووریا عێراق ئێران کە قیادەی عەمەلیاتەکەیان لە بەغدا دەبێ هەر لایەک 6 مستەشاریان ئەبێ ئەمەیان کردوێتە شتێکی گەورە لە کاتێکا کە ئەمریکا ماوەی 2 ساڵە بە بەردەوام لە داعشەدا و هێرشیە بۆ سەرسەرجەم هێزگەکانیان. ئەو چەک و تەقەمانیانەیە کە بن بۆ وەکو هاوکاری بۆ سوپای عێراقیان بۆ حکوومەتی عێراقیان بەشی هەرێمی کوردستانی تایە؟ نەخێر جگە لەو چەک و تەقەمەنیانەی کە ڕاستەوخۆ لە سەرچاوەکانیانەوە بۆ نمونە ئەگەر ئەڵمانیا بۆ خۆی ناردبێتی حسەی هێزی پێشمەرگەی دیاری کردووە و حسەیە چووە ئەگینا ئەگەر هەر حسەیە کاتبێ بۆ عێراق و تەحدیدی لایەنەکەی نەکرد بێ بۆ وەزارەتی بەرگری عێراقات بێ حسەی پێشمەرگەی لێ نەدراوە جگە لە کۆمەڵی فیشەک کە ئەویش ڕەنگە بای 2 ڕۆژی بەرەکانی جەنگی ئێمە نەکات لەو میحورانە کە ڕۆژانە ئیسنزافێکی ڕۆژانە هەیە لە چەک و تەقەمەنی پێشمەرگە چکە هێرشەکانی داعش بۆ سەر پێشمەرگە و هێرشەکانی پێشمەرگە بۆ سەر داعش وای کردووە ڕۆژانە پێشمەرگە پێویستی بە چەک و تەقەمەنیکی زۆر بێ کە ئێمە ئەمانەمان باس کرەوە. من هەر ئەمڕۆ لەگەڵ باڵوسخانەی ئەمریکا لەسەر هەمان پرس کۆبوونەوەم هەیە و لەسەر ئەو مەوزوعە ڕادەوەسین کە دەبێ یا حسەی پێشمەرگە دەستنیشان بکرێ یاوە تا فشارێکی گەورە دیسان لەسەر وەزارەتی بەرگری دروست بێ بۆ ئەوەی کە حسەی پێشمەرگە لە موازنە و لە چەک و تەقەمەنی ڕەوانە بکرێت. سەبارەت بە ئەو دەبەرانەی کە لە کەرکووک مەتەبێت کەوکنە مادەی 140ەوە لە ئێستادا کە هەندێک باس لەواکەن کە هۆکاری هاوکاری نەکردنی عێراق بۆ هێزی پێشمەرگە بەتایبەت لە ڕووی چەک و تەقەمەنیەوە بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەو دەبەرانە کەونە ژێر دەسەڵاتی کوردەوە و دواتر کورد ئامادەنیە چۆڵی بکە یان ئەوە تا ئامادەنیە تەنانەت ڕاپرسیش بکەوە ئەیگەڕێنێتەوە بۆ سەر هەرێمی کوردستان.
ئەو ناوچانە ناوچەی ئێمەن و بە خوێن ڕزگار کراون پێشتر ئێمە ئومێدەوار بووین کە پێش ئەم بابەتە لە 2007 دوگەوەی کە دەستوری عێراق بڕای لەسەردا بوو لە 2007 بەدەنگ بگەڕێتەوە چکە بەدەنگدانیش نەتایجی انتخاباتەکان ئەوەی خستە ڕووکە و ناوچانە ناوچەی کوردستانین بەڵام ڕێگری حکوومەتی عێراق وای کرد و قارەمانەتی پێشمەرگە و خوێنی پێشمەرگە وای کرد ئەمڕۆ بە خوێن ئەو ناوچانە بچەسپێن با یەک بابەت زۆر سەریح بین و ڕوونی کەینەوە نەک ئەوەی کە ئێمە چۆڵی ناکەین ئێمەش بڕیاری چۆڵکردنی بدەین دەستی حکوومەتی عێراق ناکەوێت بەڵکو داعش دەستی بەسرە ئەگرێ و بێتە بەشێک لە ناوچەکانی داعش معلومی جەنابتانە ئەگەر لە هەر ناوچەیەک حەشی شعبی لێبێ پێشمەرگەی لێ نەبێ دامی تەحالفی دەولیش نییە لەبەرەوەی ئەو هێزە لە ماوەی ڕابردوانیان توانی وەکو هێزێکی نیشتیمانی تەعامل لەگەڵ مەلەفی داعشا بکەن و نمونەی زیندومان هەیە لە کەرکوک بەشیر تا ئێستا نەگیراوە کە هەموو ئەو ناوچانە پاکراونەتەوە تەنها لەبەر ئەوەیە کە حەشی شعبی ڕێگە نادا پێشمەرگە مشارەکە بکە هەتا پێشمەرگە لە هەر شوێنێکا بێ دامی دەولیشەیە پێشمەرگە نەبێ ئەو ناوچانە دەکەوێتە دەستی داعش و سوپای عێراق توانای ئەوەی نییە هیچ ناوچەیە کۆنتترۆل بکاتەوە نە ئەنبار نە مووسڵ لە ئێستادا کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکان کە بەڕێوەچە لە ئەمریکا تا چەند تەم کاریگەریە بێت لەسەر نهێشتنی داعش لە عێراق لە سووری عێراق بە تایبەتی لە عێراق بڵێن و هەروەها نەبوونی نوێنەرێکی کورد لەو کۆبوونەوەیە چی دەگەێنانی بۆچی هیچ کوردێک وەکو نوێنەری کورد بەشدار نەبە لەوێ و بۆ سەرۆک وەزیران بانگێش کراوە بۆچی سەرۆک کۆمار بانگێش نەکراوە لە کاتێکە لە زۆربەی وڵاتەکان سەرۆک کۆمار بانگێشت کراوە طبعا بۆ ئەو مەسەلا ئێمە دوێنە مناقەشەمان کرد لەگەڵ زۆر لە هەڤاڵان و تەنانەت لە برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بەوەی کە سەرۆک کۆمار دەیتوانی ئەو ڕۆڵە ببینێ پێشتر ئاگادار بووین کە کاتی مالکی و بەڕێز مامجەلال ئەو بۆ خۆی دەچوو حزوری دەبوو جارێکیان هەردووکیان چوون ئەو وتاری لە نەتەوەیەگرتوەکان خوێندەوە حزورە غیاببوونی خۆی وا دەکات کە عەبادی بڕۆ حزور هەبێ من پێم وایە ئەگەر فواد مەعسووم جەنابیان وەکو سەرۆک کۆمار ئامادە بوونایە لەوێ وتاریشیان دەخوێندەوە و تا ئەو لێ بواە حیدەر عەبادی وتاری نەدا دەخوێندەوە بەڵام دەبێ ئەوە لە خۆی بپرسێ بۆچی غیابە لە مەحافلە دەولەکان لە کۆبوونەوە دەولەکان کە گرنگە بۆ ئێمە پۆستی سەرۆک کۆمار پۆستێکە وەکو استحقاقی نەتەوەی وەرمان کردووە دەبوو حزورێکی فعالیە بێ لە هەموو کۆنگرەکان بۆ ئاگاداری بەڕێستان ئێمە لە مانگی 11 بڕیاردرا و لەسەر داوەتنامەی حکوومەتی رووسیا کە لیژنەی ئاسایش و بەرگری سەردانی رووسیا بکە ئەمڕۆ بڕیارماندا بەبێ کورد ئەو لیژنە ناچێتە بەغدا و هەر ئەمڕۆ تەزبیتی هەواڵێکی کوردمان کرد کە لەگەڵ دوو نوێنەری تری لیژنەی ئاسایش و بەرگری سەردانی رووسیا بکات دەبێتەوە خۆت ئەوە فەرز بکەی بە سریانە یا من شەریکی حەقیقیم یا دەبێت من ڕۆڵم هەبێ لە مەوزوعی عێراق بەێ شاخەوان عەبدوڵڵا بریاردەری لیژنەیە ئاسایش و بەرەوانی لە پەرلەمێنتۆی عێراق سوپاس ji bo tevlîbûna te û dubare